نوێژ ئاسوودەی دەروونە. رسول الله صلى الله عليه وسلم أفرمي لباريو كان إذا فزعه أمر شيكر يكسر نوێژ يكر يا حزبه أمر فزع إلى الصلاة. رسول الله صلى الله عليه وسلم هشتنا راحتي بكردا لروي درونيو يكسر هاناي بوشي بو نوێژ كردن. وبلال يفرموتي يا بلال أرحنا بالصلاة قامت بكو ئاسوودەی مان پێ ببەخشە بە نوێژەکەمان. ئەگەر نوێژەکەت نوێژ بێ تۆ ئینسانێکە بی لە ڕووی نەفسیەوە هێورە بیتەوە کە هێوریش بوویتەوە لەگەڵ ماڵ و مناڵتا بە حکمەتەوە تەعاملەکەی، چونکە ئەوەی حکمت لە ئینسانە لە بەینە باچیە تەیشە. تەیشیش دژی هێوربوونەوەیە، شڵەژایی و پەشۆکایی و پەلەکردن و بابەتان. ئەگەر تۆ بێت و تەیشت یان نەمێنێ بەهۆی نوێژەکەوە هێور ببیتەوە، ئیتر گفتاریش و ڕەفتاریشت لە حکمەتەوە سەرچاواگرێ، چ لەگەڵ ماڵ و مناڵی خۆت بێ یاخود لەگەڵ غەیری ئەوانە بێ.